بینەرانی بەڕێز سلااوتن لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێ خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لاڵقەی ئەم جارەی پرۆگرامی بە کوردیدا گفتوگۆ دەکەین لەسەر مژاری بەرەو گوتاری ئاینی مرۆڤدۆستانە لەو چوارچێوەیشە ئەپرسین ئایا دیارترین سفەتەکانی گوتاری ئاینی لەم ڕۆماندا چییە؟ ئایا سفەتەکانی گوتاری ئاینی پێشینانی کورد چۆن بووە؟ ئایا دیارترین خاڵە لاوازەکانی گوتاری ئاینی لە ڕۆژگاری ئەمڕۆندا چییە؟ ئەی چی بکەین بۆ پێداچوونە و چاکساتی بە گوتاری ئاینی بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی ئەم ژارە پێکەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا ئەم کاتت باش و سڵاو لەبێ. باشتر. مامۆستا دێنە سەر خاڵێک کە ئەمڕۆ زۆر گفتوگوی لەسەر کرێکەویش پێویستە بە گوتاری ئاینی مزگەوتەکان و یاخود گوتاری ئاینی بە شێوەیەکی گشتی چۆن ئێمە ینی لە واقعی ئەمڕۆمانە گوتاری ئاینی چۆن ئەبینی؟ ئایا گوتارێکی نوڕەوە، گوتارێکی ئەخلاقی ڕۆحیە، گوتارێکی زیاتر فتواییە، چۆن ئێمە ئەم واقعە بخوێنینەوە و چۆن ئەیبینی چۆن لە واقعە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. سەرەتا بێەوە بڵین یعنی دەستەواژەکان لە یەکتر جیاوازن. شتێکمان هەیە پێوترێ وتە، شتێکمان هەیە پێوترێ وتار، شتێکمان هەیە پێوترێ گوتار. کاتێکە بۆ دەستەواژەکان بەم شێوازە بەکاردێنین مەبەستمان لە گوتارە کە وتمان گوتاری ئاینی کە گوتمان ئاینی مەبەستمان ئیسلامە خیتاب کەواتە لێرە ئەم خیتابە کە پێوترێ گوتار دووبارە جارێکی تر ئەمە تەنها چۆنەڵێ وتاری هەینی نوێژی هەینی ناگرێتەوە بەتەنیا ئەوە یەکێکیانە. ئەم نەوع بەرنامانەی ئێمەمانەن پێشکەشەکەین ئەویش بەشێکن. کۆلێجی زانستە ئیسلامیەکان و پەیمانگای زانستە ئیسلامیەکان چ جۆرە گوتارێکی ئاینی بەرهەمەهێنن ئەوە شتێکی ترە. چۆنەڵێ ئەو گروپ و ئەو ڕێکخراوانەی کە کاری ئاینی ئیسلامی ئەنجامەدەن چ جۆرە خیتابێ بەر کۆی هەموو ئەمانەکەواتە دوجار بۆیە دەگوترێت گوتار بەرهەمە، یعنی ئەو گوتارە بە درێژایی ڕۆژگار لەسەرێک کەڵەکە بێکەواتە گوتار بەرهەمێکی کەڵەکەبووی دەستە جەمعیە بۆ کارتێکردن لە سەردەمی خۆی. ینی چۆن؟ ینی گوتار بە تەنیا قسەی من نابێ بە گوتار، قسەی مەلایەکیش نابێ بە گوتار، قسەی شێخێکیش نابێ و قسەی حزبێکیش نابێ و قسەی مامۆسایەکی زانکۆش نابێ وەنیە قسەی ڕۆشنبیرێکیش نابێ. ئەم سەردەمەی ئێستا ئێمە لە کوردستانە تێیدا دەژین کۆی هەموو ئەم گوتارانەی بە ناوی ئاینی ئیسلامەوە قسە ئەکە و گشتی کەڵەکە بکە سەریەک ئەم بەرهەمانە ئەم بەرهەمانەی کە بیسترا و بینرا و خوێنراون لەبارەی ئیسلامەوە دەوترێن و دەنووسرێن و دەبیسترێن چۆن کەڵەکە دەبن لە سەریەک بە شێوازێکی دەستە جەمعی دوجار مەبەستی ئەوەیە کاریگەری هەبێت لەسەر کۆمەڵگا لەم سەردەمەدا. ئەمە کۆی ئەمە پێ دەگوترێت گوتار. کەواتە ئەم گوتارە سیفەتەکانی ئێستا لە هەرێمی کوردستانە چۆنە بە گشتی ئەگەر تەماشای ئەم گوتارە بکەین یەکەم شت بۆمان دەرەکەوێت کە بەڕاستی ئەم گوتارە ئامانجێکی زۆری لە خۆی شەتەک داوە پێ هەڵناگیرێ. برنۆ یەکێکە لە ڕۆژهەڵات ناسا ئەوروپایەکان کە لە وڵاتانی ئیسلامیدا گەڕاوە قسەیەکی هەیە لە قسەکەیدا دەڵێ وڵاتانی ئیسلامیم زۆری پەی کرد و زۆری گەڕام لە نێو وڵاتە ئیسلامیەکاندا موسڵمانەکان شیعار و دروشم و قسەی جوان و ئامانجی جوانیان زۆرە بەڵام میکانیزمیان یەکجار کەمە و زۆر هەژارن لە میکانیزمی بەجێگەیاندنی ئەو ئامانجانە. ئەڵێ هەموو ئەڵێن ئیسلام لەگەڵ پێشکەوتنە بەڵام هیچ میکانیزمێکیان نییە بۆ پێشکەوت. ئەڵێن ئیسلام لەگەڵ ئاشتی خوازی و لەگەڵ پێکەوە ژیانە بەس میکانیزمی پێکەوە ژیانە لە نێوان خۆی خۆشیاندا نییە. کەواتە ئەمە یەکێکە لە صیفاتە دیارەکانی گوتاری ئاینی ئیسلامی ئەمڕۆ لەگەڵ کردارە بەمانایەکی ترە لە یعنی ئامانجێکی زۆری هێناوە بەڵام لە میکانیزمە کەمە. هەر برنۆ خۆی دەڵێ ئەوروپاوان نیە، ئەوروپا دەڵێ قسەی جوانی لا مەبەست نییە، میکانیزمی جوانی زۆرە. بەو میکانیزمە جوانە زۆرانی کە هەیەی توانیوێتی پێکەوە ژیان دروستکە توانیوێتی پێشکەوتن دروستکە. هەروەها ئەم گوتاری ئاینی ئیسلامی لەم سەردەمەدا بە گشتی تەماشایکەی گوتارێکی ڕابردوخوازە تا ئێستا زۆربەی نمونونەکانی لە ڕابردووە هێنێتەوە. ئەگەر لە زانکۆ بێ، ئەگەر لە پەیمانگا بێ، ئەگەر حیزبەکان بێ، ئەگەر لە وتاری هەینیش با لە مزگەوتەکانی شابێ لە تەکیەکانی شابێ هەموو یەک ئاەت بخوێنیتەوە تەفسیرێکی قەدیمی بۆ دێنن، یەک فەرموودە بخوێنیتەوە تەفسیرێکی قەدیمی بۆ دێنەوە. نمونەیەک داوا بکەی لە عەدالەت و لە چی یەکسەر ئەچنەوە لای ئیمامی عومەر باش نییە، باسی شەجاعەت بکەی ئەچنەوە لای ئیمامی عەلی، باسی حیا بکەی چێتۆ لای ئیمامی. ئەمە هەمووی ڕاستە. ئەی دوای یعنی چی؟ ئەی ئێستا چی؟ کەواتە ئەم خیتابە خیتابێک کە زیاتر نمونونەکانی لە ڕابردوو ئەهێنێتەوە لە ئێستا و بۆ ئایندە قسەیەکی ئەو تۆی نییە.
خاڵی سێم لە صفاتەکانی ئەم گوتارە ئاینی ئەوەیە وتارێکی چۆنە لە قیناعیە ئیقناعی نییە یعنی کە تۆ ئەتەوێت پرسیار بکەی دایە پۆشن ئەڵێن ئەم بابەتانە بۆختی نییە و باز نەکرێت ماناویە لە کاتێکدا ئەوە تۆ نیت هەڵت داوەتەوە ئەوە تۆ نیت چۆن ئەڵێ ئەم باسانت هێناوەتە ئاراوە ئەوە یوتیوبە ئەوە فەیسبووکە ئەوە تۆڕە کۆمەڵایەتەکانە دنیا پرسیاری کردووە ئەوە تو ئاگال لێنی ئەو کەسی ئاگای لێنێ وازانێ هەندێک وازانێ ئەم بەرنامەی ئێمە هەندێشی تەوروژێنێ نازانێ ئەمە ئێمە وەڵامە بۆ ئەو هەزار بە هەزارە پرسیارەی ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەکرێ و گەنج پێی مبتەلایە و ئەو کەسانی کە لە بواری ئاینی ئیسلامدا کارەکەن خۆیان ناکەن بە خاوەنی ئەو ئیشە وەڵامێ بنەوە ئاگاشیان لێ نابێت لە بەشێکیە لەبەرەوە ئەمە خۆی بۆ خۆی دەڵێ ئەم گوتارە دەڵێت دەسەر شتەکان دانێ دایپۆشە ئەم قسانە مەکە لە کاتێکدا ئێمە قسەمان نەکردووە خەڵک پرسیاری کردووە خەڵک پرسیاری هەیە پێویستی بە وەڵامە ئەم گوتارە ئاینی ئەمڕۆ هەمانە گەورە بچووکە کاتەوە بچوو گەورە کاتەوە ینی زۆر بابەت هەیە زۆر گەورەیە دەبێت قسەی لەسەر بکرێ و زۆر گرنگە خۆی لێلادا بچووچێ کاتەوە زۆر بابەتی شە یەکجار بچووکە دایان ساڵ هەر قسەی لەسەرەکرێت و هەر ئەگوترێتەوە لە کاتێکا بابەتەکە بچووکە و گەورە کراوەتەوە ینی ئێتیماماتی کۆمەڵگە پێی کەمە لە حاڵەتێکی تر ئەتوانی بڵێ وتاری ئاینی یەکێک لە خەستەتە خراپەکانی ئەوەیە کە لە بەرزیەوە دەڕوانێ بۆ خەڵک لە بەرزیەوە دەڕوانێ بۆ خەڵک ینی خۆی ناهێنێتە ئاستی ئەو خەڵکە بەمانایەکی چی ینی خۆی بە کەسێکی متەوازیع بزانێ ئەوش بەشێک بێ لەو خەڵکە ینی ئەوە مافی ینی بەناوی ئاینەوە قسەکردن مافی ئەوە بە من نادا من لە بڵندیەوە بڕوانمە خەڵک قسەکردن بە ناوی ئاین و گوتاری ئاینی خوێندنەوە بۆ خەڵک مافی ئەوەت نادات مادەم تۆ لەسەر میمبەری و شوێنت بڵندا ئەو خەڵکی تر هەمووی لە نزمی دانیشتوونە تۆ لەو بڵندی و قسەیان پێ بڵێ ئەو مافەت نییە لێتێک ینی بۆیە زۆرێک لە خاوەن گوتارە ئاینەکان لێیان تێکەچێت بۆیە زۆر جارکە جۆر لە گوتاری ئاینە بێ یەکسەرە گوترێ کۆمەڵگە بێدین بووە کۆمەڵگە ئەوەی نییە کۆمەڵگە ئەوەی نییە لە کاتێکا تۆ ئەو مافەت نییە کۆمەڵگە هەڵسەنگێنی دیراساتت نەکردو کۆمەڵ ناسنی دەروون ناسنی ئەم حکومدانە بەسەر خەڵکی ترە فلان وایە و فلان وایە فلان وایە ئەم هەموو سیفەتە خراپانە بە خەڵکو بە کۆمەڵگە ئەدرێ ئەمە هەموو چێتە خانەی ئەو شتان بەڵێ جوانە مامۆستا خاڵێکی تر هەیە کە ئێمە باسی گوتاری ئاینێکین بە شێوژی گشتی ئێمە لە ڕابردوودا کورد مامۆستانی ئاینی گوتاریان هەبووە ڕاست و لە ئێستاشە گوتاریان هەیە ئێمە چۆن سفاتی ینی خەسڵەتی گوتارەکانی ئاینی مامۆستانی پێشنی کورد لەگەڵ ئێستا جا بکەین و ئایا وەکو یەکوان یان هەموو کوڕەکان ینی هەمان دووبارەکردنەوەی ئێستای ڕابردووە یان ئێستا زۆر گۆڕاوە بە کاریگەری بە کولتوری دەرەوە کەلتوری جارانی خۆمان کورد خۆی مەلا بووە لە خەڵکی وەرنەگرتووە کورد خۆی شێخ بووە و دەروێشی خەڵکی تر نەبووە کورد خۆی شت بووە خۆی شتی بۆ خەڵک ناردووە خۆی خەڵکی فێر کردو خەڵک هاتوون لە کوردستان و لە حوجرەکانی کوردستانە خەڵک هاتوون فێربوونە ئەو نەبووە مەلای کورد بچێت لە خەڵکی دیکە وەرگێ بۆیە ئەو گوتارە ئاینیە پێشینەی کە عارفی کورد و مەلای کورد و شێخی کورد هەی بۆ لە ڕابردوودا زۆر جوانتر بۆ لەوەی ئێستا کە هاوردەکراوە بۆ نمونە نابێ گوتار جوان بێ گوتارە بێ جوان بێ ئەگەر گوتاری ئاینی بەسە ماسمان لە گوتاری ئاینی بۆ بە سیاسیش هەیە و ئابووریش هەیە و کۆمەڵایەتیش هەیە ئەگەر گوتاری ئاینی لای هەر کەسێک جوان نەبوو ینی جوانی لە دەستداوە ینی ئەو جوانی نەویستوە بۆ ئێمە کەسێکمان هەیە وەکو مەلای جزیری بە ڕەحمەت بێ مەلای جزیری بە ڕەحمەت بێ ئەڵێ کەسێ یوسف فرۆتی ئەو کەسە چییە ویدی عالەمدا خەسار کرد یعنی ئەو خەسارەتمەند بوو لە عالەمە بەمانایەکی تر ینی چی یعنی لەم دێڕە شیعرە مەلای جزیری پێمانەڵێ ئەو کەسەی کە یوسفە فرۆشێ ئەوە لە عالەمە لە نێو هەموو عالەمە ئەوە کەسێکی خەسارەتمەندە یعنی چی یعنی پێمان دەڵێ هەر کەسێک بەخۆی ئەڵێگە یوسف لە لای من بواە ئەو جوانیە قد وەکو ئەوانم ناکردوە شەڕەه بثەمەنین بەخسین دەراهیمە معدودە بم فرۆشتایە بەو کاروانە ئەڵێ ئەم قسەیە بۆ هەندێک ڕاستەوە بۆ هەندێک درۆیە هەندێک کەس ئەو قسەیە ئەکەن ئەڵێن ئەگەر یوسف لای من بواە قەت نەمەفرۆشت چۆن ئەزانین ئەو قسەی ڕاستە یا ڕاست نیە ئەڵێ سێری گوتارەکەی کە بزانە گوتارەکەی جوانە بزانە قسەی جوانە بزانە جوان بە خەڵکەدا بزانە قسەی ناشرین بە خەڵکەڵە یا قسەی جوان لەگەڵ خەڵکاکە بۆی ئەڵێ ئەو کەسەی کە دێت یوسفی فرۆشتووە ئەو کەسە خەسارەتمەند بوو چونکە جوانی فرۆشتووە لەبەرەوە هەر کەسێک یوسفی فرۆشت جوانی فرۆشتەوە جوانی لە دەستداوە هەر کەسێک گوتاری جوانی هەبوو قسەی جوانی هەبوو یعنی ئەوە ڕاستەکە بەڕاستی جوانی لە دەست نەداوە ئەو کەسانی کە جوانیان لە دەستداوە لە گوتارەکانیان ئەو قسەی خراپ بە خەڵکەڵێن و گوتارەکانیان گوتارێکی وروژێنەرە یا گوتارێکی ڕوشێنەرە بە مانایەکی تر ینی ناشینەوە ئەمە بدەرەکەوێ بەڕاستی جوانی لە دەستداوە جوانی فرۆشتووە
هەر ئەمەیە جارێکی ترکە ئەمە یەکەم صفەتی گوتاری ئاینی پێشینانی ئێمەیە یەکەم صفەتی گوتاری پێشینانی ئاینی ئەمەیە کە پێی دەگوترێ جوانی گوتاری نالی مەحوی بێسارانی ئیتر بڕۆ بۆ حاجی قادری کۆیی وەرە بۆ مەلای گەورە وەرە بۆ مفتی و هەموو ئەمانە بەسەریەکەوە کۆکەرەوە ئەمانە هەمووی پڕن لە جوانی قسەکانی ئەمان پڕن لە جوانی خاڵی دووەم کە صفاتی زانا و عارفی مەلاو شێخی کوردی پێشوو بووە بریتی بووە لە مەسئلەی پەیوەستکردنی بیر و باوەڕ بەکارەوە کار یعنی ئەوان پێیان گوتوین ئیشکردن عیبادەتە ئەوان فێریان کردوین هەموو کارێکی جوان عیبادەتە هەموو ئیشکردنێک عیبادەتە نە ئەوەی کە تەنها ئێستا گوتاری ئاینی خەڵکی فێری تەنهاشتی تیۆریەکە خەڵک فێری مناقەشاتی بێسوودەکە خەڵک نایەنێ پێی بڵێ شت هەڵگرتنەوە لە شەقام عیبادەتە بە خەڵک ناڵێ خوێندن عیبادەتە خەڵک فێر ناکە سناعەت عیبادەتە وەک مەلای گەورە گوتی علمی طبیعەت علمی خوددایە وەکو باسمان کرد لە ئەڵلقەکانی یعنی ئەمە گوتاری پێشین بوو بۆیە لێرە بۆ دەرەکەوێ ینی مەحوی بەڕەحمەت بی ئەڵێ طبیبی بۆ مەریزی علمی بێعەمەل چارێ یعنی ئەزانێ نەخۆشیێک هەیە ئەم نەخۆشە تووشی عیلەتێک بووە تووشی نەخۆشیەک بووە ئەویش چییە علمی بێعەمەلە کەواتە لێرە موسڵمان لە گوتاری ئاینیدا تووشی ئیشکالیەتێک ئەبێت کە کار تەقدیزکردن و پیرۆزکردنی کاری لەبیر چۆتەوە لە کاتێکدا موسڵمانان بەکار پێشەکەون ئەوروپا بەکار پێشکەوتووە یعنی پیرۆزکردنی کار مەسلەیەکی یەکجار گرنگە نیەت پاچی لە گوتاری ئاینی زۆر گرنگ بووە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی قسەیەکی زۆر جوانی هەیە لە پاشبەندەکانە لە پاشبەندەکانە ئەڵێ ئیمان و حەقیقەتەکانی ئیمان نابنە ئامراز بۆ هیچ شتێک یعنی نابێ دین بەکاربێنی بۆ ئامانجێکی سیاسی من دینداری بکەم بۆ ئەوەی کە لە بواری سیاسیە پێشکەوم نابێ ئەمە بێت نیەتەکە تێکەچێ بۆیە کاتی خۆی پەنای بەخوا گرتووە لە سیاست تێکەڵکردنەکەی ئەمە لەوە سەرچاوە ئەگرێ لە پاشبەندەکانە ئەڵێ ئیمان و حەقیقەتەکانی ئیمان نابنە ئامراز نابێ ببن بە ئامانج و پەیژە بۆ هیچ ئامانجێکی تر بۆ هیچ شتێکی بخوان ئامانج ئەمە لێرە خۆی بۆ خۆیدا پێمان دەڵێ ئەو نیەت پاچیە مەسلەیەکی یەکجار گرنگ بووە خاڵی چوارم زۆر گرنگە مەسئلەی چاکە یعنی چاکە هاندانی خەڵک بۆ چاکەکردن و باشبوون لەگەڵ خەڵکدا ئەمە خۆی لە خۆیدا بریتی بووە بە عیبادەت زانینی چاکەکردن لەگەڵ خەڵکدا ئەمە لە خیتابی ئاینی کووردا زۆر هەبووە شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانیمان هەبووە لە کەرکووک پێیان گوتوە شێخ عەبدوڕەحمانی خاڵیس خەڵک ئاشنا بۆ بە کەرکووک ئەڵێنەوە شەقامی مەجیدیەیە ئەو شەقامی مەجیدیە لە 1861 وفاتی کردو سوڵتان عەبدولمەجیدی عوسمانی بە ناوی ئەوەوە کراوە هەر لە سەردەمی سوڵتان عەبدولمەجیدە کە هاوزەمانی شێخ عەبدوڕەحمانی خاڵیسی تاڵەبانی بووە ئەو تەچەی بۆ نۆژەن کردوتەوە مزگەوتی تیا کردوتەوە بە ناوی مەجیدیە ئەوە هی ئەو سەردەمەیە کە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەڵێ هەموو شێخانی تاڵەبانی فترەی زێڕینیان فترەی شێخ عەبدوڕەحمانی خاڵیسە هەر ئەوەیە کە جارێکی تر حاجی قادری کۆیی ئەڵێ ئەو شێخ عەبدوڕەحمانی خاڵیسە لە تەچەی تاڵەبانی کەرکووک وەکو غەوسی سانی وایە وەکو عەبدولقادری گەیلانی دووەمە وەکو حاتەمی تائی بۆ لە سەخاوەت هەموو ئەم تعریفەم بۆ ئەو بوو کە بڵێم شێخ عەبدوڕەحمانی خاڵیس بەڕەحمەت بێ کە لە 1858 زاینی وفاتی کردووە ئەڵێ نوێشکردن ئاسانە ڕۆژوگرتن ئاسانە حەجکردن ئاسانە زەکاتدان ئاسانن ئەمانە بەس بەجێگەیاندنی دڵی شکستە کاری مەردانە بەجێگەیاندنی دڵی شکستە ئەم خەڵکە دڵشکاوە ئەم خەڵکەی کە پێویستی بە یارمەتیدانی من و تۆ و خەڵکی دیکە و خەڵکی دیکەیە ئەمڕۆ لە ئەوروپا ئەکرێت و پێ ئەوترێ عیبادەت بەدەمەوە چوونی خاوەن پێداویستێ تایبەتەکان بەدەمەوە چوونی ئینسانی پەکەوتە بەدەمەوە چوونی ئینسانێک کە پێویستی بە تۆیە ئاوارەیە ئیتر بێماڵە بێپارێ بێ هەر شتێکی دیکەیە ئەمە لە کۆمەڵگەی ئێمە ئەمڕۆونە بۆیە ئەمە هەمووی لە وتاری پێشینانە هەبوو مامۆستا خاڵێکی تر هەیە کە گرنگە ئەوش ئەوەیە کە گوتاری کوردی وەکو هەموو لایەنەکانی تر لە کەموکوڕی بێبەش نییە ڕاستی هەست بە تێکەڵ و پێکڵێکی زۆرەکی زۆر جومان لێ بێڵێن ئێمە نازانین باوەڕ بە چێ بکەین ئەوەندە وتاری جیاواز دەدرێ ئێمە چۆن خاڵەکانی لاوازەکانی گوتاری کوردی ببینین و چی بکەین یعنی چۆن بیان ناسینەوە گوتاری ئێستەی ئاینی خولای خۆمان ئەتوانی ینی بەلای کەمەوە 5 خاڵ بدۆزینەوە کە بڵێن ئەوانە خاڵی لاوازە یەکەم ئەم گوتارە ئاینیەی ئەمڕۆ هەیە کۆکەرەوە نییە لە کاتێکە ینی خوا سوبحانەوە وتەعالە یەکێک لە ناوەکانی ئەلجامیعە والحەمدلله ینی مەبەستم ئەلجامیع ینی خوددا کۆمانەکاتەوە بەڵام بۆچی ئەو کەسانی کەوا باسی دینی خوددا ئەکەن ناتوانن خەڵک کۆکەنەوە
ینی ورد لە مسلمانە بێ بە سونە بە شیعە سونە بێتە چەندین مەزەب شیعە بێتە چەندین مەزەبی دیکەوت مزگەوتی جابەش بووە مزگەوتەکان دابەشە بێ مزگەوتی فلان عیدی فلانە مزگەوتی فلان عیدی فلانە تەچی فلان عیدی ئەمە هەر هەمووی بەلایەک و بەڵام بۆچی بازنەیەک نییە ینی خۆ حتمما خوددایەکە قورئان یەکە پێغەمبەر یەکە بۆ کۆ نابێتەوە ئەم هەموو شتە بۆ بازنەیەکی نییە کۆ بێتەوە ئەمە خۆی لە خۆیدا لە ڕاستیدا پێمانەڵێ ئەمە خاڵی لاوازە ئەمە خاڵی یەکجار لاوازە مانای وایە لە پشتی ئەم هەموو جیاوازبوونە هێشتا بازنەیەکی گەورە کە بازنەی خودی ئاینەکە خۆیەتی بەکار نەهێنراوە بۆ کۆکردنەوەی هەموو ئەم خەڵکە ئەمە مانای وایە هەر یەک چاوەڕێ ئەوی ترە گشتی بێتە سەر مەزەبی ئەو هەموو دنیا بە مەزەبی فلان بێ هەموو دنیا بە ڕێی فلان بێ قەت ئەمەش ڕوونادا قەت ئەمەش ڕوونادا مادام ڕوونادا هەروە ئەوێ دنیا کەواتە ئەگەبتەوێ گوتاری ئاینی لاوازیەکەی دۆزیت و ئەمە یەکەم خاڵی لاوازیەتی کە گوتاری ئاینی لە جاتی ئەوەی جامع بێ و کۆمان کاتەوە بەرتەوازی بەرتەوازی کردوون لەسەر تەفسیری ئاەتێک خەڵک کافرەکە لەسەر تەفسیری فەرمودەیەک خەڵک کافرەکە ئەمە گوتارێکی ئاینی یەکجار لاوازە خاڵی دووەم سیاست تێکەڵ بە گوتارە ئاینەکە بووە سیاست تێکەڵ بە گوتارە ئاینەکە بووە سێرەکەی دوو لایەنی ئیسلامی ئەیانەوێ بە یەک بگەن لە دەیان خاڵە هاوبەشن لەسەر یەک هەڵوێستی سیاسی دەسەکەن بە جۆندان بە یەکتر چی ڕوویداوە ئەو لەو بوارە سیاسی ئەو هەڵوێستەی بوو ئەو لەو بوارە سیاسی ئەو هەڵوێستەی نەبوو ئەو بەشداری کرد ئەو بەشداری نەکرد ئەم هەموو جوێنەی کەت بەرامبەر بە یەک ئەیڵێن ئەی ئەم هەموو خاڵە هاوبەشەی باستان کرد چی لێ هات کەواتە سیاست ئەتوانێت زۆر بە ئاسانی جێبەدێن بەدین لێشکە زۆر دی بۆتە ئامانج ئەوەیە چێکە لە ئیشکالەکان کە مامۆستا زەڵمی لە یادداشتەکانی ئاماژەی پێکرد بەڵکو لە ئەڵقەیەکە باسی کەین کە چۆن سیاست ئەتوانێت جێ بەدین لێشکە لە نێو کوردەواریدا بۆ چونکە دەیان خاڵی هاوبەش هەیە لە ڕووی ئاینی کۆمانەکاتەوە یەک هەڵوێستی سیاسی دوو حزبی ئیسلامی بەیەکعادە زۆر بە ئاسانی خاڵی سێمیان ئەوەیە کە لە ڕاستی گوتاری ئاینی ئەمڕۆ گوتارێکە زیاتر نەزەریە یعنی بە قسەی جوانی تایە زۆر وانە ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم سەردانی جوولەکەی کردو لەگەڵ جووەکانە بوو لەبەر لە جەستەی مردووی ئەوانە هەستایە سەر پێ و سەردانی کردوون و خێری بۆ بردوون و عەقدی لەگەڵا کردوون و معاهدە و پەیماننامەی لەگەڵا ئیمزا کردوون و قەرزی لێ کردوون وانە کەواتە بێ لەگەڵ یا باش بی دێ ئازا بە تۆ سەردانی ماڵێکی جوو بکە بزانە کافرت ناکەن ئەڵێ کاکە بۆ چیم کردو ئەڵێ نابێت تۆ ئیشە چی بوو کردت تۆ وەلاوبەرائت نییە بۆ نیمە چۆن چوویتە ماڵی جوو چۆن چوویتە ماڵی مەسیحیەوە بۆ سەردانی فلان کەنیسەت کرد یەکاکە خۆت گوتت ئەو هەموو ئاەت و حەدیسەت بۆ خوێنمەوە لەگەڵ ئەهلی کتابە باش بە من ئاذا ذمیان فقط ئاذانی وانە ئێمە هەموو قسە باشەی پێت گوتم من بە قسەی تۆم کرد ئەی دوای بۆی لێدێ کەواتەمە لە ڕاستیدا پێت دەڵێ لە ڕووی قسەوە قسەی جوان زۆرە بەس هەرویستت جێبەجێکەی تطبیقیکەی ئەو کاتە سەدان گلەی و گازاندێ دێتە سەر ئەمەسەوەکارەکەی وچی خۆی بڕای پێنی بۆ قسەیان ئەومانەی وایە لە ڕووی نەزەریە هەموو ئەم شتانە لە ڕووی نەزەری شتەکان خوێنراوە تۆ بەڵام نێندیەوە بە عملی جێبەجێ نەبووتە کولتوری بۆیە چەند مامۆستایەکی چاکمان هەیە لە جەژنە لە بۆنەکانە سەردانی کەنیسەکانەکەن ئەچن بۆ ئەولا ئەچن بۆ لایەن ئەوانیش لە جەژنی قوربان و ڕەمەزانە قەشەکان دێنەوە بۆ لای موسڵمانان ئەمە چونکە بە عملی تەطبیقەکرێت ورد خەڵک لێ تێگا بەڵام هێشتا خەڵکانێکن ئەڵێن ئەمە چی ئەم کارەمە دینیان گۆڕیوە ئەمانە چۆن نەچن بۆ کەنیسە چۆنە بێ قەشە حەقیچێ بەسەر مسلمان و مسلمانە قیچێ بەسەر مەسیحیەوە دیوتە چونکە بە نەزەری خوێندویانەتەوە بەس بە عملی جێبەجێ نەکراوە ئەوەی لە دڵیانە نایخەنە ڕوو لە ڕاستیدا بۆ شتێکی نەزەری هەیە لە ڕاستیدا زۆر جاریش ئەبینی گوتاری ئاینی ئەمڕۆ گوتاری ئاینی ئەمڕۆمان زیاتر گوتارێکی ئاینیە ئەو کەڵەکەبوونەی کە لە تعریفی گوتارە هەیە کەڵەکە نابێ زوو یەکترە ڕوخێنێ یای تۆ بڕۆ وتارێکی ئاینی جۆ لە مامۆستایەکی ئاینی بگرە ئەم هەفتەیە بۆ نمونە باسی ئەوەیە کە دنیا مەزرعی ئاخیرەتە و چێڵگەی بۆ ئاخیرەت و ئیتر ئەوەندە باسی دنیا بە باشی ئەکرێ ئەڵێ ئیتر لەمە دو هەرچی ئیشی باش و کاری باشێ ئەیکەم وانە ئیتر لەمە دو ئیشەکەم چونکە ئیشکردن بریتە لە عیبادەت و باسی دنیا مەزرعی ئاخیرەتە و نابێ زینەتی خوا ئێمە حرامکەین لە خۆمان و هەفتەیەکی تر ئەچتە شوێنێکی تر ئەوەنە باس تەرکیز لەسەر ئاخیرەت تا دنیا باڵە مێشولەیە قیمەتی نییە دنیا بێ قیمەتە دنیا بێ قیمەتە هەمووی هەڵوەشایە لە شوێنێکە ئەمڕۆ ڕەحمەتی خوات بۆ باسەکەن خوا سوبحانەه وتعالە ئەوەندە بە ڕەحمە و بە بەزەیە هەتا ئیتر زۆر مطمئین نەبی و دڵخۆشە بی هەفتەیەکی تر هەر ئەو یانێشێکی تر باسێکی ترت بووە کا شەدید العقاب ئیتر جێگەت ناوەڕاستی جەهەنەمە بێ نەزەنی ئەم تەوازون نییە واتە لەم مەسەلەیە ئەبینی هاوسەنگینیە لەوتە
مامۆستا کۆتا ینی تەوەر ئەوەیە کە ئێمە ئەوە باسی خاڵە بەهێز و لاوازەکانمان کرد ئێمە چی بکەین بۆ چاکسەزی تیا بکەین چکە هەر قسە ئەوە هەموو ئەزانین بەڵام چی بکەین بۆی چاکسەزی تیا بکەین بۆی بگۆڕین بۆی باشتری بکەین یەکەم خاڵ بۆ چاکردنی گوتاری ئاینی چ لە لای مامۆستای ئاینی بێ چ لای وتاربێژ و پێشنوێژی مزگەوت بێت چ لای مامۆستای زانکۆ بێت چ لای مامۆستای پەیمانگە بێت چ لای حیزبی ئیسلامی بێت چ لای ڕێکخراوێکی ئیسلامی ڕۆشنبیری ئیسلامی بەرنامە هەرچیڵێ یەکەم خاڵ بریتە لە خۆماندووکردن بە خوێندنەوەی زۆر ئەو کەسە تونندڕەوە و ئەو کەسە گوتارەکەی ناشرین و ناجوانە کە علمی نییە یەک شتە زانێ ڕەش و سپی ئەگەر ڕەنگی بزانایە و فرە ڕەنگی بزانایە و هەموو ڕێیەکانی بزانایە ئەیگوت بەم ڕایە ئیش ناکەین بەو ڕایەتر ئیشەکەین بە میتر نابێ بەویتر ئەبێ کەواتە مەسئلەی خوێندنەوە مەسئلەیەکی یەکجار گرنگە گشت ئەوانەی خوێندنەوەکانیان چڕ کردوێتەوە لە یەک مەزهەب لە یەک کتێب لە یەک تەفسیر لە یەک حیزب بەس ئەوانە بەڕاستی ناتوانن کۆمەڵگە ئیدارە بکەن ئەوانە ناتوانن کۆمەڵگە بەڕێوەبەرن ئەو کەسانە ئەتوانن کۆمەڵگە بەڕێوەبەرن چەند لەون و چەند ڕنگ و چەند دەنگ و چەند بۆچوون و مەزەب لەنێو ئەم کۆمەڵگەیەدا هەیە چەند ئاین لەنێو ئەم کۆمەڵگەیەدا هەیە بتوانێت هەمووی لە خۆی بگرێ ئەوە ئەتوانێت کۆمەڵگە بەڕێوەبەری کەواتە خوێندنەوە زۆر ئەگرنگە دوو من دەڵم شتێکی تر سەفەر بۆ ئاین وا دەڵێن ئەم مەسئلەی ئاینە هەموو تونندڕەوێک ئەو کەسەیە کە لە جوغزێکی بچووک لە گوندێکا دانیشت بێ ئینسان تونندڕەوە بێ بۆ چونکە پێی وایە کە خەڵک هەر ئەو دە 15 ماڵی گوندەکەی ئەوە ئیتر ئەتوانێت کۆنتترۆلیکە بەڵام شاری ملیۆنی چیلەکە کەواتە سەفەر زۆر گرنگە من هەر لە ژیانمان لەم شاری هەولێرە سێ وتاری هەینیم جۆ لێ بووە لای سێ مامۆستا هەرسێکی باسی کۆریایان کرد کۆریەکان لە یابانەکان لە سەماوە بوون لە کاتی 2023 و 2004 ئەوانە کۆریەکان کۆریای باشوور لە هەولێر بوون وانە لەو کارانی کایان کرد خەڵکیانە بر بۆ کۆریەوانە بوو لەو چوارچەوە ژمارەیەکی زۆر مامۆستای ئاینیشیان بر بۆ کۆریا ئەو مامۆستا ئاینیانی چوو بۆ کۆریا من سێ خۆت بەم جۆ لێ بۆ لەسەر پاک و خاوێنی کۆریا و لەسەر پێکەوە ژیان لە کۆریا و ئەمە مانەیە چیە مانەوەی مامۆستای ئاینی سەفەرەکە مامۆستای ئاینیە ناستم کە لە کوردستان تەنها لە کوردستانە ژیاوە خەڵکی کافر کردووە بەس سەفەری تورکیایان پێ کرد دوای سەفەری سویدیشان پێ کرد سوید وانە هاتووە خەڵکی کوردستان هەموو جێگەی بەهشتە کاکەم خەڵکی کوردستانە فەقیرە لە چوەزعێکە و خەڵکی تر لە دنیا بۆ خۆی چۆنەژە بن بۆم و ئەیگوت کەواتە ئەمە هەمووی بە نمونە بۆم دەرکەوتووە سەفەرکردن و گەڕان بە وڵاتانی دیکە و بینینی ئەزمموی وڵاتانی دیکە و پێشکەوتنی وڵاتانی دیکە بۆ پیاوی ئاینی زۆر گرنگە بۆ ئەوەی ببینێ دنیا هەر ئەم شوێنە بچووکە نییە هەر دەمی ئەم بیرە نییە واتە سەوەڕەکەی ئەم شوێنە بچووکەیە و بیر و بۆچوونەکان دووە ئەو کاتێک کە سەفەرەکەیت و ئەگەڕێ ئەم شتان هەموو بۆ دەرەکەی زۆر گرنگە خۆپاراستن لە بیری هاوردە هەمیشە دووبارەیەکەمەوە ئەبێ بیرمان بیری کوردستانی بێ لەم زەمانە لەم کوردستانە خۆمان بیری خۆمان بەرهەم بێنین خۆمان بیر بکەینەوە خۆمان بەرهەمی خۆمان بیری خۆمان بەرهەم بێنین خاڵی تر ڕێگەدان بە پرسیار قورئان هەمووی وەڵامە بۆ کۆمەڵی پرسیار لەبەرەوە بۆ گوتاری ئاینی ئەبێ ڕێ بە خەڵک بەی پرسیار بکە با پرسیارەکانیشی لە لای تۆ پێت وایە ئەو پرسیارانە جێگەی گومانە بەس پرسیاری هەیە چی بکە لەبەرەوە زۆر گرنگە ڕێگەدان بە پرسیار کە پرسیار هەبوو ئەمانە هەمووی چارەسەر بێ بۆیە دوجار ئەبێ بڵێم گوتاری ئاینی بۆ جێڕانەوەی هاوسەنگی بۆی ئەبێ هەموو شتە جوانەکان تا بکرێت لە خۆ بگرێت باشترین کەسێک ینی باشترین من پێم وایە باشترین کۆکردنەوەیەک بۆ ئەم بوارە لە سەردەمی ژێکافە بە ڕەحمەت بێ قازی محەممەد ئەیفەرموو لە بنەما سەرێکیەکان و کۆڵەکە سەرێکیەکانی ژێکاف لە لای من بریتە لە کوردایەتی ئیسلامەتی مەدەنیەت ئاشتی خوازی ئەم چوار کۆڵەکەیە کە قازی محەممەد ئاماژەی پێکورە بە ڕەحمەت بێ هاوسەنگیەکی زۆر جوان ئەژێڕێتەوە بۆ هەموو وتارێکی ئاینی کوردی بەڵێ مامۆستا کات دەرفەتمان نادا پێمان خۆش زیاتر لە خزمەت جەنابەت بین زۆر سپاس بۆ بۆچوونەکانت بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان دەسپێرم هەر بەختەوەر بن